سڵاوتان لەبێت هیوادارم باش بن طبعاً چ جارێک ئەمە دروست دەکەم ئێوەی ئازیز دووبارە لێمە پرسنەوە کە چۆن دروست دەکرێ دروستکردنی زۆر ئاسانە و زۆر تەندروستە و زۆر خۆشیشە و تۆ تەنها بنووسە سوودەکانی چیاسیت لە گوگڵ یەک دنیا سوودی سەرسوڕهێنەرە دەداتێ ئەجا سەرەتا پێویستمان بە شۆفانە و لەگەڵ چیاسیت طبعاً منۆ کۆی بینن دوو کەوچک زیاتر بەکارێنم زۆر بەکار نایەنم جۆری قاپەکەشت دەورە بینێ قاپەکەت زۆر گەورەیە یانەوە تا وەسەتە منم دوو جۆرە قاپەمە بوو یەکیان خڕێکیان چوارگۆشەیە و دواتر شیری تێ دەکەم و هەندێک تێکەڵی دەکەم و سەرەکەی قەپات دەکەم شەو تاوەکو بەیانی دەیهێڵمەوە تاوەکو چیاسید و شۆفانەکە بەم شێوازە نەرم دەبێت یان ئەگەر تۆ پەلەت بوو ئەتوانی سێ کاتژمێرێک بەلایانی کەم هەردا بنرێت چونکە شۆفان و چیاسیدەکە تاوەکو نەرم نەبێت ئەو سوودەی لێ نابینیت و پاشان هەر میوەیەک خۆت پێت خۆشە من ڕاستیەکەی میوانم لەبەردەستا بوو بۆی ئەوانم بەکارهێنا مۆز بلوبێری و لەگەڵ مانگۆ میوە بەستوانە کە وەکو ڕازبێری و بلاکبێریە ئەویشم کردە سەری تۆتوانی ئەوش بەکارنێنی ئازادی و پاشان کشمیش و گوێز هەم کشمیشەکە تۆزێک وای لەیەکە شیرین بێ خۆش بێ هەمیش گوێزەکە بە سوودە ئەتوانی ئەوش بەکار بهێنی و دواتر من هەندێک لە شۆفانی برژاویشم هەبوو کە لە مارکێتەکان هەیە ئەویشم هەندێک کرد بەسەریە تامولەزەتێکی خۆشتر و تایبەتری ئەداتێ تۆ ئەمانە بەدڵی خۆتە هەرشێک بەکارێنێ ئەتوانی هیچ شیان بەکارنێنی و تەنها بەیەک میوە ئامادەی بکەی ئازادیت و لە کۆتاییە هەنگوینیش دیسان بە ڕغبەتی خۆتە من حەزم لێ بۆ هەندێک شیرین بێ هەم کشمیشەکە و هەم هەنگوینەکە و هەم مۆزەکە تامی بێگومان شیرینەکە خۆشتریەکە بەم شێوازە دەرچوو دووبارەی کەنەوە دڵنیان بە دڵتانە بێ و بۆ هیواشم کە سوتان لێبینی بێت.